سەرەتا بە ناوی خوا، ناوم یوسف جەمالە، کوڕی مامۆستا جەمال بێدارم. ماوەی 5 ساڵە دەستم کردو بە کاری داتاشی. خۆم ئامادەی پیشەسازیم تەواو کردو و دانەمەزراوم. وەکوڵێ سەرەتای ئەمیشێش وەکو بیرۆکەیەک بۆم هات کە حەزم بە ئیشێکی تۆزە تایبەت و جیاواز بوو، بە تایبەتی کە لە شارەکەیانە بوو. دوکانێکی خنجیلانەم دانا و تا ئێستا بەراوام، سوپاس بۆخوا. دروستکردنەکانمان زۆربەی زۆریان جوانکاری و توحفیات و زینەتی ماڵن لە ئەو شتانی کە بە تۆڕنە دروستەکرێ، وەکو شەکردان و شەکرشکێن و کاسی دۆ و قاپی میوە و ئەنواع قاپی چەرەسات و ئەو شتانی کە بە تایبەتی کۆن لە کاتی زووە دروستکراون و ئێستا خەریکە بۆ بڵین نامێنن. ئەو لەو بابەتانن کە لە تۆڕنە دروستەکردن و واقعەکەیشی کۆمەڵشتانی کرد دروستەکەین کە ئەتوانڵم دارەکانە بەداری ئەوروپی ناوزە دەکرن. داری چامە، فراکیە، زانە، داری ئاشە، داری جاویە. ئەمانی زیاتر لە جوانکاری ماڵ بۆ جوانکاری ئافرەتان کە لە ڕازاندنەوەی سەرمێزەکانیان، لە ڕازاندنەوەی ژووری میوان و سیستەمی خەو بۆ مناڵ و مێز و تەلەڤیزیۆن و ئەو مێزانی کە مەسەن بۆ تەلەڤیزیۆن بەکارهێنرێن، یان مێزی نان خواردنە، کورسیە، سیستەمی خەوە بۆ مناڵ، ئەنواع و ئەشکاڵ مەسەرەن ڕەفەوشتمان هەیە کە بۆ جوانکاری بەکارهێنرێن لە ئاوێنە، لە کۆمەڵە لەو بابەتانی کە لە جوانکاری لە ماڵە دانرێن مەسەرەن بەکارهێنرێن. زۆرترینی ئەو داری کە من لە ماوەی ئەم 5 ساڵە بەکارم هێناوێت دوو دارن. داریکیان لای خۆمانە کە داری گوێزە بە حکمی بەهێزیەکەی و جوانی دارەکە و تۆکمەیش و وەمانەوەیەکی زۆر کە تەمەنێکی زۆر ئەمێنێتەوە. کۆمەڵشتانێکی پێ ئەکرێ ئەتوانین وڵێن ینی توحفیاتە بەڕاستی، شتێکی زۆر تایبەتە. خارجی ئەوە کۆمەڵشتانی کە دروست ئەکرێن پێشتر ئاماژم پێە لە جوانکاری بە تایبەتی بۆ ماڵ و بۆ ئافرەتان و شت کە بەکاری ئێنن داری چامە، داری سنەوبەری ئەوروپیا، بە حکمی ئەوەی کە هەم هەرزان ئەکەوێت و هەمیش دارێکە دەماری جوانە و ینی شتی زۆر جوانی لێ دروستەکرێت. زۆرتر ئەم دوو دارە بەکارهێنرێ. بەڵام دارەکانی خۆمان ئەو دارانی کە بڵێن لە وڵاتی خۆمانە هەن ئێمە بەکارانهێنین، سەرەکیتریان داری گوێزە، پاشان داری و پاشان داری کالیپتۆس و داری تریشمان هەیە مەسەنەکو قەزوان و بەڕوو ئەم شتانە بەکارهێنین، بەڵام ئەوانە تۆزە بە حکمی ئەوەی کە خۆڕسکین تۆزە کەمتر بەکارهێنرێت. یەکێک لە گەورەترین مشکلەکانمانە لەگەڵ مشتەرەکانمان و ئەو تەڵەبیاتانی ئەکرێتە سەرمان کە ئەچینە سەر سەعات زۆر جار مشتری پەشیمانە بێتەوە. هۆکارەکەشی ئەوەیە ئەوەنەمان شتی دەرەکی بۆ هاتووە هەرزان و ئیشی مەعمەلە، خەڵکی چاوەڕێکە ئەو شتی کە بەدارێکی خۆمانە ئەکرێت و چەند ساڵ دارەکە پێ ئەگات تاوکۆ گاتە دەستێمە کولفێکی زۆر ئەکەوێت. لەگەڵ ئەوەشا دروستکردنەکەی چەند بەرامبەری مەعمەلێکمان پێ ئەچێ، هەم بۆ دروستکردنەکەی و هەم بۆ کاتەکەیشی، هەم لە ڕووی کولفەکەیشەوە. ئەمەوە ئاکاکە نرخەکەی گران بێ و جگە لەوەش هەمیشە لە هەموو عالەماوایە هەمیشە ئیشی دەست گرانترە لە ئیشی مەعمەل.